ئازان و خۆشەویستان ئەم کاتتان باش. من شەماڵ عەلیم و ئێوە بینەری بەرنامەیەکی تری ڕووداوەکانی هەفتەن. ئەم بەرنمەیە ئەمڕۆ پێنجشەممە 23 بڵاوە بێتەوە. هەروەک ڕۆژانی تر و بەرنمەکانی تر هاوکارم بۆ پێشکەشکردنی ئەم بەرنمەیە هاوڕێ ڕەحمانی حسێن زادە. ئەم کاتت باش ڕەحمان و مێدەوارم ڕۆژێکی باشت بوو بێ. زۆر سپاس. ئەم کاتەی تۆ شاد و هیوادارم تۆ سەروا ڕۆژە باشت بوو بێ و هەروە بینەران و بیسەرانیشمان ڕۆژێکی باشیان نابێتە پشتەر. زۆر باشە. هاوڕێ ڕەحمان، ئێمە وەک خۆمان بڕیارماندا بوو بە جۆرێک باز لە پاش لەرزەکانی منشوری 20 ڕێکخراوی پیشەیی و مەدەنی ئێران بکەین. و یەکێک لەو باسانە کە لەم چوارچێوەیە لە ماوانەیە هاتوتە پێشەوە باسی مەوزوع و مەسەلەی میلیە لە کوردستان. دیارە ئەم منشورە لە هەفتەی ڕابردووە، ئەمڕۆ 9مین ڕۆژێتی، ئەمڕۆ کە ئەم بەرنامە بڵاو بێتەوە 9مین ڕۆژی ئەم منشورێک کە بڵاو بۆتەوە. سێشەمەی هەفتەی پێشوو ئەو کاریان ئەنجامدا 20 ڕێکخراوەکە. هەتا ئێستا دەنگدانەوەیەکی زۆر پۆزتیفی بووە. ڕێکخراوی جۆر بە جۆر، ناوەندی جۆر بە جۆر و کۆمیتە و بڵین دەستەی جۆر بە جۆری لاوان و گەنجان لە شوێنە جۆر بە جۆرەکانی ئێران، خوێندکارانی زانکۆ، هەندێک ڕێکخراوی پیشەیی تر و ژمارەیەکی زۆر لە ئەحزابی سیاسی لە چەپ و بەشێکی هەتا لە ناوەند و کەمێک لەوانەکە ممکنە ئێمە پێیان بڵێن ڕاستڕەویش، خۆیان بە هەر جۆرێ خۆیان بەخۆیان بڵێن چەپ، لای ئێمە ڕاسترەوەن، ئەوانی شەرتە ئیدیان کردووە. بەڵام لەم نێوەیە ئەوەی کە جێگەی سەرنجە هەندێک بڵین ملاحەزات و سەرنجەکە لەلایەن خەڵکانێک و ناوەندێکی دیاریکراو لە کوردستانەوە مەطرح کراوە. دیارە ئەم منشورە بێعیب نییە، ئەتوانێت ڕخنی لێ بژیرێ، ئەتوانێت هەوڵ بدرێت تەکمیل بکرێ و هەر کەسێکیش ئازادە سەرنجی خۆی پێشکەش بکە. بەڵام شعورەکەی بە جۆرێک سەرنجەکان زۆرتر لەوەی کە باس لە تەکمیلکردنی بکەن، زۆرتر خەریکن جەبهەیەکی تر لە بەرامبەر ئەم مەنشورەکەنەوە. لە مەپەناوەی کە ئایبینی ئەم بەندانەی کە لێرە باسکراون، ئەم 12 بەندە، ئەگەرچی ئەڵێن ئەمانە لانی کەمی داخوازەکانی ئێمن، بەڵام زۆرێک لەوانە بە ڕادەیەکی زۆر بەرچاو ڕادیکاڵن و خەریکەن قسە لەسەر ئاڵوگۆڕی جدی لە ناو ئێران و لە سیستەمی سیاسی، اقتصادی، تەنانەت کولتور و تەنانەت قەزایی، لە هەموو ناحیەکانە شعورەکەی کە دەستی بردۆ بۆ مەسەلەیەک، مەجموعەیەک مەسایلی وەها مهم کە هەندێک جار بازێک ڕیفۆرم هەیە، پێڵەن ڕیفۆرمی شۆڕژێڕانە، کەمێک لەوانە نزیگە بێتەوە. گەر ئەمانە جێبەجێ بکرێن بەڕاستی دۆخی کۆمەلگا بە شێوەیەکی زۆر بەرچاو ئاڵوگۆڕی پیادی بەسەرادێ، گەرچیەوە ئاڵوگۆڕە ڕیشەیەش نییە کە کۆمونیستەکان و سۆشالیستەکان چاوەڕێکن، بەڵام هێشتا لە چاوەوەی کە ئێستا لە ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستا هەیە شتێکی تەواو جیاوازە بێ و هەنگاوێکی زۆر نابڵین قەڵەمبازێکی زۆر گەورابێ بەرەو پێشەوە. بەڵام لەم بینەیە ئەوەی کە ئەبینرێت لە بری ئەوەی کە باوەش بۆ ئەم بڵین پێشکەوتنە بکرێت لە هەنێک ناوەندی ناسیۆنالیستیا لە کوردستان، باسی سیستەمی میلی، باسی مۆزوعی میلی، باسی چارەسەری مەسەلەی میلی و دووبارە قسەکردن لە فیدرالیزم و لەوەی کەوا ئێمە مافی خەڵکی کوردستانە کە فیدرالی هەبێت و هەستەکەی کە ئەبێتە کێشەیەکیش لە بینی خودی باڵە ناسیۆنالیستەکانە لەگەڵ یەکترا. ئەم مەسەلەیە ئەمەوان والەیەکە من پێم باش بوو بەشێکی ئەم بەرنامەی ئەم ڕۆمان تەرخانکەین بۆ مەسەلەی دەسەڵاتدارێتی شورایی و چارەسەری سیستەمی میلی. ئەوەی کە بە نەزەری منەگا ئەوەیە لە جێگایەکە کە تۆ کێشەی سیستەمی میلی مەوجودە و چارەسەرێکە لە بەرامبەریان تەرحەکرێت، دیارە ئەو چارەسەری کە ئێمەمانەیە بەڕیشەی بکەین با لەو لاوەجارێ بوەستێ، بەڵام ئەو چارەسەری کە ناسیۆنالیستەکان تەرحەکەن ئەڵێن با کورد بەشدار بێت لە دەسەڵاتە. ئەمە زۆر بە ئاشکرا لە وتە و قسەکانی هەم بڵین کۆمەڵەی زەحمەتکێشانە و عەبدوڵای مورتەدیای بینی، هەم لە قسە و باسەکانی حیزبی دیموکراتە. دیارە کورد ئەبێ
بەشی هەبێ لە دەسەڵات ئەبێ بەشدار بێت لە دەسەڵات وەکوەوەی بڵێ کورد پێک هاتێک بێ کە لە چین و تەبقەی جۆر بەجۆر پێک نەهات بێ وەگەوەی کە کورد هەمووی بەیەکەوە ئەبێ بە خاوەنی دەسەڵات وە دەسەڵات ئەگیرێ وەگەوەی دەسەڵات سیفەتی تەبقاتی نەبێ ئەمە لەلایەک لەلایەکی تر قسە لەسەر ئەوەیە کە قسە لەسەر ناناوەندی بوونە یا لا مرکزیەتە ئەوەی کە دەسەڵات نابێ مرکزیەتی هەبێ لەبەرەوە تەرحی فیدرالیزم بە جۆرە لە جۆرەکان دەسەڵات لە مرکزیەت یەنێتە خوارەوە و دەسەڵات دەدا بە ئەقالیمەکان خوارە بەڵام کە بیری لیەکەیتەوە هەر ئەو نموزەژەی کە ئێستا لە ئێرانە بانگەوازی بۆکرێ و بانگەشی بۆکرێ و حاڵی حازر ئێمە 30 ساڵە و 20 ساڵی ڕێکە گەل لە 2023 حسابی بووکی کە دواتر لە ڕێگەی دەستورەوە لە عێراقا بە ڕسمی ناسرا 18 ساڵی ڕێکە قانونەن و 20 ساڵی ڕێکە بە فعلی لە کوردستانی عێراقا ئێمە ئەو شتەمان هەیە کە گوایە حسابەکانی کوردایەتی لە کوردستانی ئێران بانگەشی بۆکەن ئەبینید نەک هەرتەنها دیموکراسێتی نهێناوە نەکتەر هەرتەنها دەسەڵاتی نەداوە بە خەڵک و دەسەڵاتی نەداوە بە کورد بگرە دەسەڵاتی قۆرخ کردووە لە دەستی کۆمەڵێک گروپە لە کوردستانی عێراق و هیچ بەشی خەڵک نەماوەتەوە لە حاڵێکە ئەوەی کە لە ئەو منشورەیە باس کراوە کە لێرە ئێستا بە ناوی فیدرالیزمەوە بەرپەرز بدرێتەوە لەوەیە قسە لەسەر دەسەڵات دەکرێت لە خوارەوەی کۆمەڵگا یاخود ناوجەرگەی کۆمەڵگاوەی کە کۆمەڵگای ڕاستەقینەیە جەماوەری کارگەر و زەحمەتکێش خەڵک بەعموم لە ڕێگەی شوراکانی خۆی و بەشداری ڕاستە و خۆی دەسەڵات بکەن دیموکراسێتی ڕاستە و خۆ ممارەسە بکەن و لە حاڵێکە کە تۆ شتێکی لەم بابەتت هەبێ معلومە کە لە ڕووی فەرهەنگیەوە ئەو مەسایلانی پەیوەستە بە خوێندنەوە ئەو موازعانەی پەیوەستە بە بەڕێوەبردننی کاروباری ئیداری ناوچەکانەوە شارەکانەوە تەنانەت گەڕەکەکانەوە ئەوەی کە سەروەت و سامان و بڵێن بودجەی وڵات چۆنچۆنی خەرجەکرێ بۆچی خەرجەکرێ و لە چ پێشخستنێکە بەکارێنرێ هەموو ئەمانەکرێتە ژێر دەستی و بڕیاری خەڵک خۆیەوە لە حاڵێکی وایە شتێک بنەمایەشی واقعی و مادی بۆ ئەوەی کە ناوی ستەمی میلیە بۆی کە ناوی هەڵاواردنە بۆی کە ناوی جیاوازی خستنە لە بینی کەسێکا کە لە کوردستانەژی وە کەسێکا کە لە باقی شوێنەکانی تری ئێرانەژی عەمەلەن بەکردەوە کۆتایی پێدێ وە شتێک نامێنێتەوە بە معنایە بەرپەرشدانەوەی دەسەڵاتێکی شورایی بە دەسەڵاتێکی فیدرالیستی بە بڕوای من کۆنەپەرستیە بە بڕوای من گەڕانە دواوە بە بڕوای من بەشێک ڕاگررتنی کۆمەلگایە لەوەی کەوا ئەو هەنگاوە هەڵبێنێتەوە کە لەم شۆشەیە و لەم جوڵانەوە شۆڕش جێڕانەی ژنجیان ئازادیە خەڵک ئومێدی پێخوازێ بەڵێ ئەو باسی کە تۆ ئەلان ڤروژانت چەندین لایەنی هەیە با من لە پێشا ئەوە بڵێم ئەو بۆچوونەی تۆ یا ئەوەی وە دیوتە بەرهەڵسکاریەکەیە زۆر ڕاستە و خۆش نییە ئەم منشورەی کە ئەم بیزڕەخراوی سنفی و مەدەنی لە ئێران دەریان کردووە تۆ بینی هەم بەشێ لە ئەحزابی ملی و ناسیۆنالیستی کوردستان حتا لە سەتی سەراسەری ئێرانە چەند شاخەی جبهەی ملی ئێران یا جریاناتی دیکەی کە بەڕاستی هەرو جۆرەی وتر لە بەڵێ ڕاستن زاهرەکەیەوەیە تەیدیان کردووە بۆ معنایە ڕاوەستانێکی ڕاستە و خۆیان نەکردووە بۆ وایە چونکی بەڕاستی ئەو 12 مادەی لەوێ باسکراوەها حەقخوازانن وها پۆزتیون مثبەتن وەڵە دڵی کۆمەلگاکەوە هاتوون بە ئاسانی ناتوانن بەرهەڵسکاری بکەن بەڵام دەیدێن چیەکەن ئەم ڕەوتە ڕاستانە پیان وایە بەگشتی بڵێن بەڵێ باشە بەڵام ئەو وەختەجا هەرەوە پرۆژەی ئالتەرناتیو لە بەرابەریان مەترەحەکەن خەریکن ئەڵانەوە وردەوەدە لە ئایندەیە دەرەکەوێت لە داهاتوە دەرەکەوێت منشوری خۆیان دێنن نمونەیە کە تۆ باسەکەی لە نێو ناسیۆنالیستەکانی کوردستانی ئێرانە ڕوویداوە
هەر بەو جۆرە ئەوڵین سەرنج ئەوەیە ئەبینی منشورێک دەرچووە 12 مادەی زۆر بەهێزی تایە لایەنەکانی جۆرا و جۆری کۆمەڵایەتی ئابووری سیاسی حتا فەرهەنگی بۆ داهاتووی ئێران کە وەکو لانی کەمی خواست لانی کەمی حەقخوازی بۆ دوای ڕوخانی جمهوری ئیسلامی ئەڵێ بابا ڕوخانی جمهوری ئیسلامی ڕوخا لە سبێنەکەیەوە بێ لانی کەم ئامانە جێبەجێ بێت لانی کەم دەنا لانی زۆرەکەی چینی کرێکار و خەڵکی حەقخواست قسەی زۆر زیاتریان هەیە خواستی زۆر گەورەتریان هەیە ئەسڵەن ژێرە و ژوورکردنی کۆمەلگای سەرمایەداریان هەیە و ئەوە ئەڵان واردی و باسە نابین بەڵام هەموو ئەم شتە نابینن ئەوەی کە منشورێک هاتووە هەموو ئەم لایەنانەی ئاوا ئازادی خوازانە بەرابەری خوازانە عەداڵەت خوازانە بە حەق مەترح کردووە لەم بینەدا جارێکی دیکە ئەچنەوە باسی ستەمی ملیەکە و جا بۆ ستەمی ملیەکەش یا بۆ زۆڵمی ملیەکەش ڕێگا چارەکەیان هەرەوەی ئێوە ئیشارەتان پێکرد فدرالیزمە و شەریکبوون لە قودرەتی میلەتی کوردە ئەڵان باسەکەین مەباستیان چییە لە میلەتی کورد بە نەزەرم جێگای خۆیەتی هەر ئینسانێک لە کۆمەلگای ئێران کوردستانی ئێران یا هەر جەیەکی دیکەژی تەمەشای تەسەور فکرە سیاست و بۆچوونی ئەم ڕەوت و ئەم ڕەوەندە بکە ئەم هەموو لایەنە بەهێزەی ئەم منشورە نابینێ جارێکی دیکە هەر لە چوارچەوەی بەرتەسکی ئەوەی کە ئایا زۆڵمی ملی لا ئەچێ یا لا ناچێت تازە یەکێ لە بەندەکانی بەهێزی ئەم منشورە ئەوەیاڵێ هیچ چەشنە ستەمێک نابێ بمێنێ و ئەت جملە نێوی بردووە هاوتەراز ئەگەر ستەمی چینایەتی نامێنێ بێ ستەمی نەتەوایەتیش نەمێنێ بێ ستەمی جنسیەتیش نەمێنێ ئەبێ ستەمی دیکەش نەمێنێ لەو بابەت شۆ قسەکەی ڕۆشنە ئەگەر ئیران لەوە بگرن بۆ ڕێگا چارەکە میکانیزمەکەی باز نەکردووە دەی لە منشورێکی دوو سەفحەیە تۆ ناتوانانی هەموو میکانیزمەکەش باسکەی خۆیان لە خوارەوەی منشورەکان توانە ئەمە جارێ هێڵە سەرێکیەکانی ئێمەیە ئێمە دواتر بە جۆزیاتەوە ڕێگا چارەکانی خۆمان وردەکەینەوە باسیەکەین بە کام میکانیزم ئەت جملە ستەمی نەتەوایەتی نەمێنێت دەنەچەمە ئیرادێکی وایە گرن و لە عین حاڵە بەڕاستی کۆنەپەرستی بۆ چوونێکە گەیەنێ کە هەموو ئەو لایەنە پۆزتیوانەی ئەم منشورە نابینە فقط لەسەر ئەمە و بۆ ئەوەی کە ئەژڵێ ستەمی نەتەوایەتی هەیە و ئەبێ لابچێ هەرەوەی باسەکەڵەن ئێمە وەکو ملەتی کورد دەبێت بەشمان بێ لە دەسەڵەتە ملەتی کورد خودی ئەوانیش ئەزانن منزوریان هەموو چین و توێژی خودی خەڵکی کورد نییە ئەمە قسەی لە مێژینەی چینی دەسەڵاتدار لە کوردستانە بووە جا دەورانێک پێش سەرمایەداری شێخ و مشایەخ و ئاغاوات بوون ئێستا سەرمایەداری عاقبەت زانین لە کوردستانی ئێرانیش و عێراقیش و هەموو جێ عاقبەت وەکە هەموو جێی دنیا چینی دەسەڵاتدار ئەڵان سەرمایەدارن سەرمایەدارین حزبیان هەیە دەسەڵاتیان هەیە دەوڵەتی ئیقلیمیان هەیە منزوریان شەریکبوونی چینی دارای کوردستان لە دەسەڵاتی ناوەندیایە ئەڵەن ئێمە شەریک کرین لە دەسەڵاتە ئەو دەسەڵاتی ناوەند کە ئەوی دەسەڵاتێکی کاپیتالیستی و سەرمایەدارانە ئەبێ لە نەزەر ئەوانە ئەمانی شەریککە دەنەچەڵەن بیدەن بەدەست ئێمەی سەرمایەداران و دەوڵەتی سەرمایەدارانی کوردستانەوە با خۆمان چەوسانەوەی چینی کرێکار و خەڵکی مەحرومی ئەوێنە بەدەستی خۆمان بۆتان جێبەجێکەین ئێمە شەریک بین لە بەرهەمەکەی وەکو یەک ئیستفادە بکەین ئەمە قسەی زۆر خاچی و زەمینی ئەوەیە و هەر ئەوەیە لە کوردستانی عێراق ئێوە ئیشارەتان پێکرێت تۆ بینی عاقبەت وەختی ئەڵێن ملەتی کورد لە کوردستانی عێراق لە دەسەڵاتی بەغدادا شرکت بێت کێ لە دەسەڵاتی بەغدادا شەریکە نوێنەرانی پارتیە نوێنەرانی یەکێتیە نوێنەرانی کەس لە دەسەڵاتی کوردستانە شەریکە تا لە بەخایە شەریک بێت لە لە خودی کوردستانیشە ئەوەیە و هەر بۆیە چونکی وەکو چینی دەسەڵاتدار و سەرمایەدار قسەیان ئەوەیە لە دەسەڵاتی مرکزیە شرکت بکەن هەر بۆیەکانێ
زۆر بە ئاستەم بەلای ئەوەوە چونکە حتا دەوڵەتی سەر بە خۆیان بێت دەوڵەتی مستەقلیان بێ بۆیە دەورانێکی قەدیمیان ئۆتۆنۆمی دەورانێک وتیان حکمی ذاتی دەورانێ وتیان خود مختاری ئێستا لە هەر دوولا لە کوردستانی ئێران و عێراقی ساغبوونەتەوە لەسەر فدرالیزمیژەوە نمونونەکەی لە کوردستانی عێراقی برە هەنی دەرنەچە وەختێ حزب دموکراتی کوردستان یا سازمانی زەحمەتکێشانی مهتەدی باسیەوەکەن کورد ئەبێ لە دەسەڵاتا بێ منزوریان حزبەکانی خۆیان و ئەو چینەیە کە چینی سەرمایه‌داری کوردستانە ئەوان نوێنەرایەتەکەن هەر بۆیە ناچن بەرەو لای دەسەڵاتی شووراییە بۆ ناچن بەرەو دەسەڵاتی شوورایی چونکە میکانیزمی دەسەڵاتی شوورایی ئەوەیە لە خوارەوە بۆ سەرەوەیە ئەڵێ لە هەر گەڕەکە لە هەر کارگایە لە هەر زانکۆیە لە هەر شارە لە هەر محافزەیە ئاخبەر لە خوار و بۆ سەر و شوراکان پێک بێن شوراکانی کەس لە مارسی 92 بۆ ماوەی 20 ڕۆژ 25 ڕۆژ عاقبەت خودی تۆیەکێ لە هەڵسەڵاوانی شوڕایی ئەوە کاتەبووی بۆ 15 ڕۆژ لە شاری سلەیمانی و هەولێر بە وجود هاتن و هێشتا دەسەڵاتی یەکێتی و پارتی لە هیچ کە دیار نەبوون من ڕاستەوخۆ لە شاری سلەیمانی شاهد بوو شوراکان لە گەڕەکەکان لە سەتی شارە پێک هاتوونەوە دە 15 ڕۆژەش خەریبوونی داری کۆمەلگایانە کرد بێەوەی بودجەیەکی عەجیبیش لە اختیاریان نەبێ بەڕاستی 100 بەرابەر و 100 قاست باشتر تازە کاریش بوون لەوەی دوایی یەکێتی و پارتی کردویانە هەرە 20 ڕۆژە خێر و خۆشیان بۆ خەڵک بوو ئەو وەختە ئیتر فقط دەسەڵاتی چینی باڵادەست نییە بە تەوری واقعی لە گەڕەک و لە شار و لە محافزە کۆمەڵانی خەڵک کۆمەڵانی عادی خەڵک بەژن و پیا و گەنج و لاو لە 16 ساڵ بەرەو ژوورە ڕاستەوخۆ لە گەڕەکەکەی خۆیان لە زانکۆکەی خۆیان لە دەسەڵاتە شرکەتیانە بێ ڕاستەوخۆ دەخاڵەتیانە بێ مەسەرەن ئەگەر فەرزکەین داینە مانگێ جارێک کۆبوونەوە گشتیەکەی شورا بەرگزارەکەن لە گەڕەکی زەرگەتە هەر لەوێنە هەموو کۆمەڵانی ئەوێنە کۆبنەوە بڕیارە دەن تەسمیمەکەیانە گرن حتمما هەیەتی نوێنەرایەتەکەشیان هەڵەبژێرن ئەڵەن تا مانگی ئایندە بڕۆ ئیجرایکە ئەگەر باشی ئیجرانەکەی مانگی داهاتوو ئەهێنینە خوارێ ئەمە سیستمی دەسەڵاتە جا لە سیستمی دەسەڵاتی شوراییە معلومە ئەو خەڵکی خۆی بڕیار بدە خۆ زوڵم بەسەر خۆیەوە نایڵێتەوە جا زوڵمی ملی بێ ئەگەر بە تایبەت وشیاری سیاسی بێ منزورمەوە نییە بڵێم شوراژ بۆ خۆی هەر لە خۆیەوە معجزەیەکی عەجایبەکە بەڕاستی کۆمەلگایەک بەرەو دەسەڵاتی شورایی بڕوە یعنی وشیاری سیاسی لەسەرەیە یعنی ئەوەی حەق و حەقی خەڵک کۆمەڵانی خەڵکە بە پارێزرێ لەسەرێ بۆیە ویستوێتی دەسەڵاتی شورایی بێ بۆیە ویستوێتی کۆمەڵانی خەڵک بۆ خۆیان ڕاستەوخۆ لە دیاریکردنی چارەنووسی خۆیانە بەشدار بن معلومە بە نظرم هەر بەو جۆرەی لەم منشورای وتوانە ستەمی نەتەواتی ئەبێ لە بنە بڕکرێ و نەمێنێت و لە خواتری شوتوانە جا دەسەڵاتی ژەبێ شورایی بێ لەم نەپرسی ئەم منشورە پڕ بە پێستی خۆی جوابی داوەتەوە وردە کاریەکانی چین میکانیزمەکەی چۆنی جرا بکرێ ڕەفراندۆمەکرێ یا ناکرێ ئەوە لێ گەڕێن خۆشیان وتوانە دواتر هەنگاوەکانی دواترمان دیارەکە بە بڕای من ئەم کردەوانەی کە ینی ئەحزابێک بە ناوی کوردەوە ئەیانوێ بیکەن و خۆیان بە ئەحزابی ناسیۆنالیستی یاخود ئەحزابی کوردایەتی هەڵەخان دەمەچکردنی ناسنامەی نەتەوەیی بەدەسەڵاتەوە بۆ پەردەپۆشکردنی ماهیەت و جەوهەری ڕاستەقینە و چینایەتی ڕاستەقینەی دەسەڵاتە ئەنێگەر تۆ دەسەڵاتی جەماوەر هەر هەمووی بێ پێویستت بەوە نییە ناسنامەی جەماوەر ئەو شتێک کە مشتەرەکە لە جەماوەر هەڵی بژێری وەکو ناسنامەیەک بۆ دەسەڵاتەکەت معلوم و ئاشکرا دیارە ئەم دەسەڵاتی ئێمە هی خەڵک ئێمە بەشدارین تایە ڕاستەوخۆ لە بڕیارەکان یا شەریکین لە خراپەکانە و لە چاکەکانیە لە هەڵەکانیە و لە دروستیەکانە لە هەموو شتێکە ئێمە دەنگمان بۆ دا و کارمان لەگەڵا کردووە بمچینە خەڵک جەماوەر جاری وهەیە بە دەستە جەمیش بڕیاری هەڵەبدا بڕیارەکانی ڕاستەکاتەوە بەرحاڵ ئێمە خۆمان بەشداری لەم دەسەڵاتەیە و خۆمان ئەم دەسەڵاتە هی ئێمە پێویست بەوە ناکات بێیت ناوێکی دیاریکراوی گروپێکی نەتەوەی لێ بنیت و ئەوانە بۆەوەی کەوا دیاری بکەیت کەمە دەسەڵاتی و خەڵکیە ئەوەی ناوێت ڕاستەوخۆ دیارە و ئاشکرایە بەڵام وەختێک و کاتێک کە ئەم دەسەڵاتە لە جەوهەری واقعی خۆیان دەسەڵاتێکی دیاریکراوی چینێکی دیاریکراوی کۆمەڵکایە ئەو چینەشچینێکی باڵادەستە و چینێکە لەسەر زەحمەت و ئارەق و ماندووبوونی
چینەکانی تری کۆمەلگایە چینی سەرەکی کۆمەلگا کە چینی کارگەرە ئەژیوە دەوڵەمەنە بێ ئەو دەم پێویستت بەوەیە ناسنامەیەک بۆ دەسەڵاتەکە بدۆزیتەوە بۆی ماهیەتەکەی بشاریتەوە خۆ سەرمایهدار نایە بڵێ کۆمەلگا ئێمە چونکە سەرمایهدارین و پارەمان هەیە لەبەرەوە دەسەڵات بابەت بەدەست ئێمە بێ ئێمە بە ناوی کوردەوە حکومەکەین و معلومی ژەوێ بە عەمەلی ژەیبینی بە ڕۆشنی ژەیبینی کە وەختێک ئەم ئەزمونەوە ئەم تەجروبەی لە کوردستانە جێبەجێ ئەکرێ نەتایجەکانی بینیت و ئەو ڕاستی ئەو موسیبەتە گەورەی کە خەڵک تایەژی لە کوردستانە بە بەرچاوی هەمومانەوە دیارەکە نەتایجەکانی چییە بەڵام سەرباری ئەوە ئەحزاب و ناوەندە سەرمایهداریەکان و بۆژوازیەکان لە کوردستانی ئێرانە دووبارە ئەیانەوێ هەمان ئەزمون دووبارە بکەنەوە بە دەلیلی ئەوەی کە ئەوانیش لەو چینەن کە لە فیدرالیزمەکەی کوردستانی خواردووە یانێ بچنە ئەو موقعێتەوە ئەو جێگایەوە شەریک بن بەڵێ شەریکن لە دەسەڵاتە شەریکن لە تاڵانیە شەریکن لە چەوسانەوەی کاری کرێگرتیە لە کوردستان و لە غەیری کوردستان لەسەر تاسەری وڵاتەوە بەشی خۆیانە بن و بەم شێوازەشە ئەنی مەسەلەی واقعی و ئەساسی کێشەی واقعی و ئەساسی لە بینی منشورەکەیە و لە بینی ئەو هێزانەی کە لە پشتیە منشورە وەستاونەوە ئەوانەی کە بەشێک بە ناوی دۆستایەتیەوە بەشێک بە ناوی ئەوەی کەوابێت تەکمیل کرێ بەشێک بە ناوی ئەوەی کە نەقسیتیایە کەم و کوڕیتیایەوانە خەریکن سەنگەری تر لێدەن و حملەی ترەکەن و مەشوری ترە نووسنوەمانە کێشەی ئەسلی لەسەر مەسلەی چینایەتیە لەسەر مەسلەی نەتەوایەتی نییە وابێ ئەم واقعێتە ئەمە بۆ خەڵکی بەیانکەین و بە ڕۆشنی دیار بێ کارگەر و زەحمەتکێشی سنە و مەهابات و سەقز و بانە و بۆکانەوەوانە بزانن باسەکە لەسەر باسی ئەوە نییە کە سەم لەسەر خەڵکی کوردستان نەمێنێ یا بمێنێ ئەوانە یەکەم هێزن لە سەر تاسەری ئێرانە کە زۆر بە ڕۆشنی زۆر بێ ئەملا ئەولا باسی ملیەتی جۆرا و جۆرەکەن باسی ستەمی ملیەکەن ئەسەن لە فەرهەنگ و لە قاموسی ئەوانەی کە ئێستا عەبدوڵڵای مورتەدی و حزبی دیموکرات و ئەحزابەکانی تر و ئەوانە بە هاوسەنگەری خۆیان نازانن ناوهێنانی میلیەتەکان لە ئێرانە قەدەغەیە بە میلیەتەکان ئەڵێن قەوم بەڵام لەگەڵ ئەوانە ئەتوانن هاوبەش بن لەگەڵ ئەوانە ئەتوانن هاوشان بن لەگەڵ ئەوانە ئەتوانن جەبهە دروستکەن و پێک بێن بەڵام لەگەڵ خەڵکانێکە کە لە ناو خودی کوردستانە باز لە ستەمی میلی ئەکەن وەڵێ ستەمی میلی ئەبێ لاچێ لەسەر تاسەری ئێرانە مەشورێکیان دەرکردووە نا لە بەرامبەر ئەمەیە تەردیدیان هەیە لە بەرامبەر ئەمەیە ئەبێ مەشور دەرکەن ئەبێ بڕۆن ڕۆشن فکرەکانیان لە دانیشگا و جامعەکانە ئەوانەی کە لەسەر دروستکردنی نەتەوە ئەوانە شادیان هێناوەتەوە ئەوانە ڕاستپێرن بۆی کەوا مەشوریان بۆ بنووسن لە بەرامبەر ئەم مەشورە پێشکەوتن خوازانیان ڕابوەستن بە بڕوای منەوە پێویستە ئاماژەی پێ بکرێت کە ئەمە هەوڵێکی ڕاستەوخۆ و هەوڵێکی کۆنەپەرستانەیە بۆ بەرگرتن بەم منشورە و یەکڕیزبوونی جەماوەری خەڵکی کارگەر و زەحمەتکێش لەسەر تاسەری ئێرانە و بۆ پەخستنی ئەو هەنگاوە گەورەیە کە کارگەر و زەحمەتکێشی ئێران ناوێتی ئەمڕۆ کارگەر و زەحمەتکێشی ئێران لە پێشی بۆژوازیەوە بۆژوازی خەریکە کۆمەلگا پارچە پارچە ئەکا بۆژوازی خەریکە کۆمەلگا ئەکا بە چەند دەستەیی و ئایندەیەک بە نیشانی خەڵکی کارگەر و زەحمەتکێش و خەڵکی تووڕە و ناڕازی ئێرانەدا کە بترسێ لەوەی کەوا ئێران تەحویل بێ بە سووریا بەڵام ئەوە کارگەر و زەحمەتکێشە ئەوە چەپ و کۆمونیزمە لە ئێرانە پەرچەمی یەکانگیرکردنی کۆمەلگای ئێرانی هەڵگرتووە لە کۆمەلگایەکە کە ستەمی تیانەمێنێ ئەتوانێت کۆمەلگایەکی یەکانگیر و یەکگرتوو بێت و لە پارچە پارچەی و شەڕی ناوخۆ بە دوور بێ ئەمە ئەو پەرچەمەی کە کارگەر هەڵی گرتووە بەڵام وا دیارە ئەمە بە مەیلی بۆژواکانی کوردستان نوێنەرانی چینی باڵا دەست و چینی سەرمایهداری کوردستان نییە بۆ یەک ئەیانەوێ پەچی خەن و بەردەسەر لە ڕێگەی ڕێڕەوی بەرەو پێشچوونیادا بێت دقیقەن وایە با بڵێم چونکی ئەم منشورەیە و سەبارەت بە کولی ئێران هاتووە نەکرد بۆژوازی کوردستانی ئێران و حزبە ملیەکانی و حزبە ناسیۆنالیستەکانی ئەو جۆرە کاردانەوەیان بۆ کاڵان ماوەیەکە من و تۆ قسەی لەسەرەکەین هەتا لە ئاسی سەراسەری ئێرانیشە من و تۆ قسەمان لەسەر کرد 20 ڕۆژ لەوە پێش 8 کەس خۆیان کرد بە کوێخای ئێران لە بەرەی ڕاستی ئێرانی لە ڕەزا پەهلەویەوە تا عەبدوڵڵا مورتەدی تا شیرین عیبادی تا گوڵشفتەی فەراهانی تا عەلی کەریمی
کە دوانیان وتوانە سنی ئاهلی سیاست نین هەروە چونکی مەشهوری هاتوونەتە ئێرە تا چۆزانم مەسیحی عەلی نژاد مەگەر کۆ نەبوونەوە وتیان ئێمە نوێنەری کولی ئۆپۆزیسیۆنی ئێرانین و بە زوویی لە داخڵەوە منشورێک دێ و منشورە دێ دێوە منشور لە داخڵەوە هاتووە ئەوە نۆ ڕۆژیشی لێ گوزەراوە ئەم هەش کەسە زمانیان لاڵە من ئەڵبەتە یەکشتم بیستووە کە گویا عەبدوڵڵا موتەدی ئەم منشورەی لە جێک لایکی کردووە تێیدی کردووە نازانم چی کردو بەڵام خودی ئەویش زمانی بەسراوە و ڕزا پەهلەوی و بەقیشیان لەم 4-5 ڕۆژەیە هاتوونەتە ئەوروپا لە چەندین متینگ شرکەتیان کردووە لە چەندین کۆنفرانسی مەتبوعاتی شرکەتیان کردووە بە مشەخەسی دوێنێ لە حامدی ئیسماعیلون کە گۆیا لە نێو ئەوانە لە هەمویان لیبرالترە و بەرەو جەماوەتە لێی ئەپرسن لێ ئەپرسن ئەڵەنەوە منشورێک لە ناوە لە داخل هاتووە زمانی بەسراوە قسە لە مەوردیوە ناتوانێت بکە ڕاست ینی بۆ ئەگەرێتەوە سەر هەر ئەو جیاوازی بەرژەوەندە چینایەتیەکان ئەوان هەر هەش کەسەکەیان ئەزانن ئەم منشورەی کە هاتووە پەیوەستە بە قازانج و بەرژەوەندی چینی کرێکار و زەحمە کێش و مامۆستا و خەڵکی مەحروم بەڕاستیار هیچ چینی کرێکارش نییە زۆر لایەنی دیکە کە هاتوون ئەڵان تۆ تەمەشای ڕێکخراوەکان کە لە کانونی مدافعانی حقوقی بەشەرەوە تایەتی تا قبەت ڕێکخراوێک خۆی بە کرێکاری زانێ تا ئەساسەکان اتفاقان ڕێکخراوی مامۆستایان و فەرهەنگیانن ئەزانن هی بەرەی چەپە ئەزانن ئەم منشورە لە خزمەت قازانج و بەرشەوەندی کۆمەڵانی خەڵکی بەژمەینەت لە دەورانی سەڵتەنەت و لە دەورانی جمهوری ئیسلامیشە ئەزانن تازە ئەمە لانی کەمە ئەو جەماوەرە و ئەو ڕێکخراوانەی وتوانە ئەمە لانی کەممانە جا تەمەشای لانی زۆرەکەیان کە ئەزانن یعنی ئەوختە ئەیانەوێ بەڕاستی سیستمی سەرمایەداری لە ئێران نمێنێ نەکرد جمهوری ئیسلامی نمێنێ جمهوری ئیسلامیش نمێنێ بۆ نمێنێ ئەوەی بارها و بارها قسەکە بۆی زوڵم نمێنێ بۆی چەوسانەوە نمێنێ بۆی نابەرابەری نمێنێ بۆی بێعەداڵەتی نمێنێ بۆی واقعەن ئازادی دەسەبەرکرێ بۆی واقعەن بەرابەری دەسەبەرکرێ بەحاڵ بۆ ئەوە دەنچە بێدەنگن تازەوە لەم بینەدا زاهرەن ناسیۆنالیستەکانی کورد و چینی دەسەڵاتدا ئەگەر ئەم حزبانە وەک بەشی دەسەڵاتدار لە چینی دەسەڵاتدار تەمەشاکەین ئەم ستەمی ملیان کردو بە بەهانە بۆ بۆنەوە قسەی بکەن بڵێن ئەوە کافی نییە و بەشێکی باشە و بەشێکی خراپە و دەرنەتیجە بەڵێ شەڕی بەرژەوەندەکانە شەڕی بەرژەوەندە چینایەتیەکانە بۆیە ئەم منشورە جیاواز لەوان وەختێ ئەبینن شتەکانی ئەوە حەقخوازانەیە ناتوانن تەواوەن بربەرەکانی لەگەڵکن یا ئاوا بێدەنگە بن یاوا بێ منتەزر بین لە 15 ڕۆژی ئایندە و تاخلیە مانگیان وتبوو ئاغای ڕاپەلی و دارودەستەکەی منشورە بێنین بزانین چۆن منشورێکە حتممە وەختە جێگای باس و لە کۆڵینەوە و ئەزانین چۆنە بێ ئەوەڵین قسەکان هەرە و ئێمە یەک ملەتی ئێرانین تەمامیەتی ئەرزیەکەمانە بێ پارێزرێ جا بەڵام بەرابەری ژن و پیاویش بە نظری خوان حەقی ژن و پیاویژە بێ بەڕسمە بنەسێ اتفاقا قسەیەکی تۆ زۆر دروستکە ئەم باسی هۆویەی ملی هەر تایبەتی ناسیۆنالیستەکانی کوردستان یا چینی دەسەڵاتدار لە کوردستان نییە ئەماگرێ بەدەستەوە لە ئەمریکا و فەرانسە و ئینگلیس و سوێدەکە من و تێ تاژین تاگاتە کوردستانی ئێران و عێراقوانە باسی عاقبەت هۆویەی ملی بەرژەوەندی ملی بەرژەوەندی نەتەوەی هەمیشە و دایمی ینی بەرژەوەندی چینی دەسەڵاتدار با من نمونەیەکی زۆر زیندوو بێنم ئەم حزبی دموکراتی کوردستانی ئێرانە کە باسی هەرەوە نەوەتەکەمان و بەرژەوەندی نەتەوەکەمان و دەسەڵاتی نەتەوەیمان مەگەر ناڵێن کۆماری مەهاباد یەکەمین دەسەڵاتی نەتەوەی ئێمە بووە دەیوە من وەختی خۆی مەطلبمان نووسیەوە من و هاوڕێ حوسێنی مرادبەگی مشترک نووسمانە تاریخی 50 ساڵی حزبی دموکرات بە فاکتێ عەبدوڕەحمان قاسملوو کتێبێکی هەیە بە نێوی 40 ساڵ خەبات و تێکۆشان لە 40 ساڵە بوونی عمری حزب دموکراتە ئەڵەیە کۆماری مەهاباد بەڕە سەرپەرستی قازی مەهاباد کۆماری سەرۆک عەشیرەتەکان و فێۆداڵەکان ئەڵێ 80% پێکاتەی کۆماری مەهاباد لە سەرۆک عەشیرەتەکان لە فێئۆداڵەکان لە چینی دەسەڵاتدار پێکات خەڵکی ئەوەختە جوتیاریان پێوت و جوتیار و ڕەش و ڕوتی کۆمەلگا لێی بێ مەحروم بوون ئەو
بەلێکداوانەوەی خۆیڵێ یەکێ لە هۆیەکانی ئەوەی کۆماری مهاباد سەر نەکەوت ئەوە بوو هیچ چینی دەسەڵاتدار بوو ئەوە بەلێکدانەوەی ئەو وەختی خۆی بە سۆسیال دموکرات زانی و بە دانشگای پراگ دەرسی خوێن بوو و خۆی هەر ئاڵاکە ئەو ئاڵای کوردستان داڕە ڕەحمان منەوشم بیست و ئەو ئاڵای کوردستان ئەو تیشکانی کە لی دەرچووە بە عەدەدی ئەو عەشیرەت و بڵێن تیرانن کە لە پێکاتنی کۆماری کوردستانە بەشداریان قسەی زۆر ڕۆشنە زۆر ڕۆشناوەڵە ئەو کۆماری دەسەڵاتی چینی دەسەڵاتداری عەشیرەت و شێخ و مشایەخ و ئەوە 80% پێکاتەکەی ئەوە بوو هەر بۆ یەکانێت سەریش نەکەوت دواتریش هەر خۆی بە دوای تەکرارکردنەوەی دەسەڵاتی چوایە بوو وەڵامی لە کوردستانی عێراقا ئەبینین بەڕاستی ئەوەی لە دەسەڵاتان پارتیە و یەکێتیە مەگەر هەموو کۆمەڵانی خەڵک ناڵە نەمە حیزبی دوو بنەماڵەیە لەوە عەشیرەت لە دنیای مۆدێرنی ئەمڕۆدا لەوە عەشیرەت کاری زیاتر دەنەچە ئەمە ڕۆشنە بەڕاستی هەرڵان وەختێ خودی ڕزا پەهلەوی ئەڵێ ئێمە تەمامیەتی ئەرزی و ئێمە یەک ملەتین و ملەتی ئێران و بەقە نابێ ئیدعای ملی بکەن و وایەوێ عەقبەت ببێ بە کێشەی ملی دوایی بۆیە بڵێ بێ هەموو دەسەڵاتەکە بەدەست ئێمەی چینی دەسەڵاتداری ملەتی ئێران و ناسیۆنالیزمی ئێرانیەوە بوو بەقێ لە جێگای خۆتان دانیشن ئەو زڵم زۆرەی هەیە ڕەنگە ئێمە چاو جمهوری ئیسلامی بڕێک لە توی زیاترمان بێ دەنابێەوە هەر قبوڵی بکەن دەنەتیجە ئەمە هۆڤیەی ملی هۆڤیەی نەتەوەی هەمیشە و دایم بەدەست چینە دەسەڵات هەروەکو هۆڤیەی مەسەوی جمهوری ئیسلامی گرتی بەدەستەوە هۆڤیەی ئیسلامی گرت بەدەستەوە خومینی و چینی دەسەڵاتداری بەشێکی زۆر لە چینی دەسەڵاتداری کۆمەلگای ئێرانی لە کاناڵی جمهوری ئیسلامی و بەدەسەڵات گەیان و 44 ساڵە خوێنی خەڵکە مژن دەرنەتیجە ئەمە وایە بۆ کوردستانی ژوایە هەر بۆ یەکانێ ڕێک بەرابەر بەم منشورن ڕێک بەرابەر دەسەڵاتی شوڕایەکەن بۆ یەکانێ عاقبەت ئەگەڕێنەوە لانیکەم تاوجەی بە جەریانەتی ملی کوردستانی ئێران گەڕێتەوە ئەگەڕێنەوە سەر فدرالیزمەکە بەڵکو ڕزا پەهلەوی لایەن لێ بکاتەوە بەڵکو کۆماری خوازەکانی ئێران یا مەشروتە خوازەکانی ئێران لایەن لێ بکەنەوە بڵێن ئێوەش شەریکەکەین لە دەسەڵاتە کێشەمان لەگەڵ مەکەن بەڵام حاضر نین بێ ئەملاو ئەولا ئەم منشورەی کە لە دڵی کۆمەلگاوە هاتووە قبوڵیکەن نەتەنیا قبوڵیکەن حاضر نین حتا الان لە ئێتلاف و ئیتحادەکانیشیانە کە ئەو هەمووە باسی هاوکاری و یەکگرت و یەکەن بە هیچ وەج حاضر نین لەگەڵ کۆمونیستەکان ئازادی خوازەکان بەرابەری خوازەکان حتا قەدەمێک بەیەکەوە هەڵێنەوە فری و کاریەکە کە هەمیشە و دایم ئەوان کردویانە کە گوایە لایەنگری یەکگرتوین لایەنگری ئیتحادن وانە هەر ئێستا هەر لەسەر ئەم کێشەی دەسەڵاتە و دەسەڵاتیش نەگەیست و نیشتا باسی دەسەڵاتەکە نەهاتووە بۆنی ئەوە کراوە جمهوری ئیسلامی ئەڕوا ئەوان لە ئایندەیە بێ دەسەڵاتیان یا لەگەڵ کوڕی شا بەشیکەن یا لەگەڵ کۆماری خواست هەرستاوە بینی حزب دموکرات و جەریانەکەی مهتەدی لەستاوە بووە بە کێشە و خەریکە ناوەندی هاوکاریەکەیان لەسەرەوە تێکەچێ بۆ عەبدوڵڵا مهتەدی چووە پەیامی لە خزمەتی ڕزا پەهلەویەدا دقیقاً وایە هەر ئێستا خەریکە ئەو نموزەجێک کە ئێمە کارەساتەکەیمان بینی لە کوردستانی عێراقا لە ساڵانی نێوان 94 تا 98 ئەوە خەریکە بڵێن تاریکی ئەو مانگەوە خەریکە دەرەکەوێت هەر لە ئێستا تاریکی ئەو مانگەکە ئەوانانێ بۆ خەڵکی بێنن لە ئێستاەوە دەرەکەوێت بەرحاڵ چینە سەر باسێکی تر ڕەحمان ئەم منشورە ئەمە چەندێکی لەسەر بڵین ئەم منشورە ئەمە چەندێک باسی بکەین و چەندێک لە وەسفی بەندەکانی و ئەوەی کە ناوەڕووکەکەی چووەنەوە لە چ کات و ساتێکا دەرکەوتووەوە چۆن وەڵامی بە زۆر کێشە داوەتەوە هێشتا کەمە بەڵام من بۆ خۆم بەش بە حاڵی خۆم پێم وایە کە دووریان نزیک چەند منشوری تر لە ئێرانە دەرەچێ و ئەم شەڕە منشورە بە جۆرە لە جۆرەکان خودی منشور دەرکردنەکە خودی ئەوەی کە منشورێک دەرکراوە و ئەمانەیتایە بە جۆرێکە خاتە ژێر سێبەری ئەم کۆنەپەرستیەوە کە لە ڕێگەی منشوری جۆر بە جۆرەوە دەرەکەوێت یاخودە و پیلانەی ئەجێڕێی تر ئانا مەسەلی
ستەمی میلی وا باز نەکردووە یاخود مەسلەی ئێرانی ئاواز قسە لێ نەکردووە یاخود ئەو مۆزوعی بیر کردووە لە بیر بردوێتەوە یا ئەمە واقعی نییە و جێ ناکەوێت و بە جۆرە لە جۆرەکان ڕووبیانی بۆ دەستنەوەی لە ژێری دەرچن و مەشروعیتر دەرەکەن ئەمانە هەمووی وا ئەکا کە بەڕاستی ئێمەمانان کە لەم سەنگەرەیە خۆمانە بینینەوە داکۆچی لەم سەنگەراکەین و ئەوانە بەوە ئیکتیفا نەکەین کە ئیتر لە باشی و لە چاچی ئەم مەشهورە قسە بکەین قسە لەسەرەوەکەین کە چۆن جێ بخرێ و چۆن ئەمە پێشڕەوی بکە وەک چۆن کارگەر و زەحمەتکێشی ئێران ئێستا هەنگاوێک لە پێش سەرمایەدارانی ئێرانەوەیە هەنگاوێک لەم شۆشەیە هەنگاوێکی ناوەتە پێشەوە و خەریکە هەموو هەوڵەدەن بۆی کەوا پێی بگەنەوە بەر لەوەی کەوا ئەمە ڕوو بداوە بەر لەوەی کەوا ئەم پێشڕەویەی کارگەر و زەحمەتکێش بەو پیلانانە وەڵام بدرێتەوە محاسەرە بکرێەوە بربەستی لە بەردەمادا بنرێ بیر لەوە بکرێتەوە کە چۆن چۆنی ئەکرێت جێ بخرێ و ئایا ئەو هەنگاوانەی کە بڵێن بەشی علەنی ئەم جوڵانەوەیە چونکە ئەم جوڵانەوەی کۆمونیستی لە ئێرانە جوڵانەوەیکی فراوان و پانوبەرینە کۆمەڵایەتیە جەماوەرێکی زۆری لە پشتە فعالینە کۆڵسوڕاوانێکی زۆر لە هەموو کونج و کەلەبەرەکانی ئەم کۆمەلگایە خەریکی ڕێخستن و هێنانە مەیدانی خەڵکن دروستکردنی ڕێکخراوان ئەمانەی کە ئەیبینین ئەمانە ناڵێن ئێمە تەوانە و ڕێکخراوانە هەمویان کۆمونیستن بەڵام سەرنجام بەرەنجامی کارێکە و هەڵسوڕانێکە و کردەوەیەکە کە کۆمونیستەکان لە 40 ساڵی ڕابردووە لە ئێرانە کردویانە بەڕاستی ئەوە بەرەنجامی کاری ناسیۆنالیستەکان نییە بەرەنجامی کاری شاپەرستەکان نییە بەرەنجامی کاری کۆماری خوازەکان نییە بەبەندی ئەو بەنامەکە ئەخوێنیتەوە ئەی ناسیتەوە زانی ئەمانە لە چۆ هاتوون و چێ شەڕی لەسەر کردووە و چێ داکۆچی لەسەر کردووە و چێ بەهۆی ئەوە جنێوی خواردووە لەلایەن هێزە ڕاستڕەوەکان و بۆ ژوازیەکانەوە و ناسزای پێوتراوانە بەڵام کۆڵی نەداوە بەرەو پێشووە هەموو ئەوانە ئەبینیتەوە لە بەندە ئەم جوڵانەوەی فراوانە بەڵام بە شەعلەنیەکەی لە دەرەوەی وڵاتە بە شەعلەنیەکەی لە ناوەوەی وڵات نییە بەهۆی ئەو ئیستیبداد و دیکتاتۆرێتەوە وڵاتی جێهێشتووە لە دەرەوەیە ئەم بە شەعلەنیە ئەم بەشە ئاشکرایە ئەمەی کە تۆ وەکو هەڵسوڕاوێکی کۆمونیست دەتوانی بە ناوی خۆتەوە و قسە بکەی ئەمە یەکێکە لەو مەزیانەی کە خەڵکێک لە ناو ئێرانە نیەتی و ئەو کۆمونیستانێک کە لە دەرەوەن چی ئەکەوێتە سەرشانیان ئیتر کافی نییە بەتەنها باسکردن لە حەسەنات و چاشەکانی ئەم مەشهورە کار شەنێک لەسەری بڵێن هەرکەمە من دووبارەیەکەمەوە بەڵام ئەمە تەنها بەز نییە و ئەبێ قسە لەسەرەوە بێ کە چۆن چۆنی جێی بخێنەوە هەنگاوە فەوریە چی ئەبێ هەڵی بێنینەوە جاری ڕابردوو من وتم ئەمە مەسئولێتێکە خاتە سەرشانی ئەحزابە کۆمونیستەکان کە خۆیان بەسەر بەم مەشهورە ئەزانن کە هەنگاوی جدی هەڵبگرن چی ئەکەن بە جۆرە لە جۆرەکان ئەمێ هەمان پرسیار دووبارە بکەمەوە جارە تەدقیقی بکەمەوە هەنگاوی داهاتوو چییە ئایا ئەو کۆمونیستانەی کە لە دەرەوە هەموو لە دەوری ئەم مەشهورە کۆبوونەتەوە کاتی ئەوە نییە پێکهاتەیەکی دیاریکرا و دروست بکەن کە ستادێکی ڕابەریکردنی ئەو فعالیت و هەڵسوڕانە دروستکەن کە حیزب بە جۆرە لە جۆرەکان ستادی ڕابەریە ئێستا ئێمە مۆدێلێک لە حزاب دروستکردو هەمانە کە باسکردن لەوەی تێکەڵکردنی ئەم مۆدێلانە و یەک زائیدەن یەک و دوودانە حیزب بچێتە ناو حیزبەکەەوە ممکنە هەنگاوێکی زۆر زۆر باش و پێشڕۆبێ بەڵام بەتەنها ئەمە خۆکافی نییە قسە لەسەر ئەوەیە کە ئێمە پێکهاتێکی دیاریکراوی تر بێتە گۆڕێ کە بتوانێت ئەم وەزیفەیە لە ئەستۆ بگرێەوە ئەم مەسئولێتە لەسەر شان بگرێت چونکە بەڕاستی سیاستکردن ینی ڕابەرایەتی سیاستکردن یانی ئەوە ناکە بڵێت جەماوەر ڕابەری ئێمە ئەگەر خەڵک جەماوەر ڕابەرێتی ئەوانەیە بۆچی سیاست دەکات بۆ حیزبانیەکە بۆ کاریشتر ناکە منیش بەشێکم لە جەماوەر ڕابەری ئێمە ئەمە جوابێکە کە توانێت خەڵکێک بیداتەوە کە نایە مەسئولێت هەڵبگرێ بەڕای بەڕای ئەگەر وانە ئەگەر سیاست ینی ڕابەرایەتی کردن ئەگەر سیاست ینی فعال بوون ئەکتیڤ بوون وە کارکردن بە ئاراستەیەکی زۆر ڕۆشن و دیارە بۆ گەیشتن بە ئامانجەکان کەواتە ئەم ئەرکانەی کە ئەم مەشهورەی خاتە سەر ئێمەمانان چیەوە بێ چی بکرێت من حتمما بەشی گرنگ هەرە بێ بچینە سەرەوەی ئەرکەکانمان لەم دەورە بە تایبەت لە دەرەوەی وڵات چییە بەڵام من سێشتی کە بڵم یەکەم تۆ باسیەوەت کرد لەوانەیە منشوری جۆراوجۆری دیکە بێت تەبیعیە بێت
مەسون هەرەوە بەرەی ڕاست و هەرەو هەش کەسەی جۆرجتاون قەولیاندا بوو منشورێت تا ئاخری ئەم مانگە کە ئەڕانێتە تقریبا حەوهەژ ڕۆژی ماوە 6 ڕۆژی ماوە بەڵە 6 منشورێ بێت ئەمە تەبیعیە بەرەی ڕاستیش حتا لە بەرەی ڕاستشە منشوری جۆرا و جۆر بێ مەشروتە خواست جۆرێکی بێنێ کۆماری خواست جۆرێکی بێنێ ئەمە هەرە گەرەتەوە بۆ سەر هەر ئەو جیاوازیە چینایەتی و سیاسیانە و بزوتنەوەکان کە جیاوازی جۆرا و جۆریان هەیە ئەمە تەبیعیە منشوری جیاواز بێ غیرە تەبیعی نەزانی من یەک شتم پێ نامناسبە بێ ئالەم دەورەیە ئەم منشورەی کە هاتووە کە هی بەرەی چەپە بە تەوری واقعی اتفاقا جریاناتی چەپ دەستکەن بە ڕقابەت لەسەر منشور و ئەگەر ئەوەی پێوەڕێ شەڕە منشور بەرەی چەپی ڕادیکاڵم منزورە بەرەی چەپی ناڕادیکاڵیشمان هەیە پیوابێ ئەمانە زۆرە نەبێ شتێکی کەمتر بڵێ کارم بەوانە نییە ئەمە لانی کەمی ئەوەیە کە هێزی چەپ و ئازادی خواز و بەرابری خوازە بێ ئێستا بێڵێ وتراوە حتممە کەم و کوڕشی هەیە تۆش لە سەرەتای قسەکان تا باس کرد من هەر ئەمڕۆ نمونەیەک بڵێم سندیکای واحد عاقبەت ئەمڕۆکە تەنیا سندیکایەک بوو یەکێ لەو ڕێکخراوانە بوو ئیمزای نەکرد بوو جێگای پرسیار بوو ئەمڕۆ زۆر مەتینانە ڕاگەاندنێکیان داوە لە چوارچێوەی ئەم منشورە پشتیوانیان کردووە بەڵام ئیرادەکانی خۆیانیان گرتووەیان ئەم ئیرادانەمان هەیە ئابدەری لەم ئیرادانش جارێ ئیمزامان نەکردووە و پەلەی پێوە دیار بووە هەرچێ بووە ڕەخنەی دروست دەبێت گوێ لێ بگیرە باوە بەڵام کاتی ئەوە نییە ئەلان هێزی چەپ و کۆمونیست شەش حەو منشور بخینە بەردەست ئەبێ جارێ ئەمە بچەسبێ ئەمە بێت جێبکەوێ وەڵانەوە 9 ڕۆژە ئێمە بۆ ئەوە کاری بۆکەین من بۆ خۆم ئەمە لە 9مین ڕۆژی ئەم منشورە و ئەمە 6مین بەرنامەیە لە مەوردی ئەم منشورەوە یا مقابلم لەگەڵ کراوە یا لە کلاپاوز شرکەتم کردووە هەر ڕۆژی ئەوەش دیومە یەکسری کەم و کوڕن دیوە بەڵام پێم وا بووە وەختی ئەوە نییە جارێ سێسەر کەم و کوڕیەکانی جارێ بێ ئەم منشورە جێبکەوێ وەک شتێکی مثبت وەک بەڵگەیەکی باش بەڵگەیەکی تەسیرگوزار و بەرحاڵ هێزی چەپ و ئەوە لەگەڵی هاو قەدەم بن بەڵام جەنەچە من پێما بێ ئەما بە شتێکە بەرەی چەپ خۆی لێ پارێزێ وە تایبەت ئەوەڵین منشورێک نییە کە هەتا قوتبی چەپی کۆمەلگای ئێران دابێتی بەدەستەوە بەڕاستی بێ پێشینە نییە بێ سابقە نییە من هەر نمونە بڵێم لە 30 ساڵی ڕابردووە عاقبەت لە هەموو ڕۆژەکانی جیهانی کرێکارە بڕیارنامەهایەک دەرچووە من ئیدعاکەم بڕیارنامەی ساڵی 1366 ئێرانی 67 کە کاتە نازانم نەخی هەشتای زاینی بەڵام ئەو وەختە هەتا پارەکە کە 4-5 بڕیارنامەی جۆرا و جۆری کرێکاران لە داخلی ئێرانەوە هاتوون بەشێکی زۆری هەرم قسانە بۆ کە لە منشورەیە هاتووە یعنی کرێکاران بەرەی چەپ و ئازادی خواز تەجروبەی بڕیارنامەهای جۆرا و جۆر و منشوری جۆرا و جۆر و نزیک بە مەزمونە ئەمان ئەمڕێک تەکمیلتر لەم ئەوزاعە بوویانە لە نەچەڵان پێویستە جێ بخرێت پێویستە ئەنواعی منشور لە بەرابەریە لە بەرەی چەپەوە خود نەکرێتەوە بەرەی ڕاست اتفاقان باشتر بە منشورەکەی بێنێ ئەو وەختە کۆمەڵانی خەڵک مقایسەیکەن یەک سەرنجم هەیە ڕەحمان ئەزانم کە بەرەی ڕاست دەتوانێت سەرنگینەکەی خۆی بێنێ منشورەکەی خۆ بێنێ ئەشی هێنێ بەڵام بەڕاستی ئێمە هەرەوەی کە منشورێکی ترێنێتی کا بە بەدیلی ئێمە ناوێت لە بەرەی ڕاستی قبولکە نەزانی بووە لە بەرەوەی خۆم منشورە باسی سۆشیالیزم ناکە قسەی لەسەرەوە نەکردو دەسەڵاتی یاخود پێکهاتی کۆمەلگا بە یەکجاری ئاڵوگۆڕی بەسەرا بێت و هەرچی سەروەت و سامانی سەرمایەدارانە بۆ باشە و خێر و خۆشی کۆمەلگا بەکاربێنێ باسی ئازادیەکە ئەبێ بەرەی ڕاست بڵێ بۆچی ئەم ئازادی قبول نیە ئەوە کە ئەزانم شتێکی منطقی ئەوە شتی کە ئەبێت یان شتێکی تەبیعی سروشتیە بەڵام ئەو شتە سروشتیە لەو ئەو شتە سروشتیە نییە کە من یەکسەر بەبێ پرسیار وەری بگرم و بڵێم باشە نا ئەبێ دەرکردنی منشورێکی تر لەلایەن بەرەی ڕاستەوە لەلایەن حیزبێکی ناسیۆنالیستی ئێرانی یاخود کوردستانی ئەبێ ڕاستە و خۆ بەرپەش بدرێتەوە بوو وترێکە مشکلە چییە بۆ ئازادی ژنان قبول ناکەی بۆ بەرابەری ژن و پیا قبول ناکەی بۆ بافەکانی مناڵانە بێ کەم بێ بۆ ئەبێ خەڵک حکمی ئەعدام بمێنێ بۆ ئەبێ
لە زیندانەکانە خەڵک تعزیب بدرێ بۆ بێ سیستەمی میلی بمێنێ بۆ بێ ژینگە چارەسەر نەکرێ بۆی بە مافەکانی کرێکاران نەدرێ هەموو بەداری لێ هاتوو هەموو بەندی منطقی واقعین بۆ بێمانە نەکرێت مشکلەت چییە نەخۆشیەکە چییە بیر لە نەخۆشیەکەی خۆت بڵێ بە نظرم ئاوایە هەر بۆ دەرخستنی ئەو نەخۆشیەکانیەتی من مەسەلەکە ئەوەیە ئێمە بەرەی بورژوازی ئێران و کوردستانیش بەرەی ڕاستی ئێران ئەیان ناسین بەڕاستی لە دنیا ژیان ناسین لێرە ئەیان ناسین خۆکێشەکەی ئەساسی کۆمونیستەکان لەگەڵ ئەوە نییە ئێمە حکوومەتی کاریگەری و سۆسیالیستمانەوێ ئەوان نەقی حکوومەتی لیبرالیانەوێ حتممە لەسەرەوەش کێشە هەیە ئەوان بەڵام بورژوازی ئەم سەردەمانە ئەو نەک کۆنە پەرستە ئەو نە دوا کەوتووە و بە تایبەت لە کۆمەلگای وەکو ئێرانی ئیستبدادی و لە عێراقی ئیستبدادی ئەوانە ئەو لانی کەمانش تحمل ناکەن ئەو لانی کەمانش قبول ناکەن منیش منزورەکەمەوە نییە کە وڵێن زۆر عادیە ئەها ئەمە بە قەولی فارسی پێڵەن گول و بولبلە ئەوانش نەخێر ئەمە دموکراسی بەرینە نەخێر ئەڵەن کۆمەلگاجات تەمەشا بکە ئەم جەنابی ڕەزا پەهلەویی کە شەو ڕۆژ ئیدعای ئازادی بۆ ئێوە کردوانە ئەوە منشورەکەی هاتووە بزانە یەک لە دەی ئەو شتە ئازادی خواز و بەرابری خوازان و عەداڵەت خوازانەی کە ئەم ڕێکخراوە جەماوەریانە ئەیانەوێت ئەو ناتوانێت بیسەلمێنێ بۆ ناتوانێت بیسەلمێنێ بە پێی بەرژەوەندی چینایەتیەکەی بە پێی مەسلحەتی بە پێی ئەوەی ناوێت گیرفانی چینەکەی خاڵی بێ ناوێت سەرمایە و ئیمکاناتی ئەو کۆمەلگایە لە خدمەت ئێوەی کۆمەڵانی خەڵکا بێ بۆ ئەوەی دقیقەن بژیوتان باشتر بێ و ئازادیەکانتان بە وەسعی بۆ بپارێزرێ منیش قسەکەم بۆ ئەو مقایسەیە بۆ ئەو ڕۆشنیە بەوجود بێ کۆمەڵانی خەڵک لە دڵی ئەم دەورە شۆڕەجێرانەدا بتوانن هەڵبژاردننی باش بکەن ببینن کام منشور کام بەرەی چەپ یا ڕاست بۆ لانی کەمەکانی حەقی ئەوان و خواستەکانی ئەوان بەرنامەیەکی ڕۆشنتری هەیە قسەکە ئەوەیە بۆیە ئەوانەی هێنن و ئەیبینین بەڕاستی ئەزانم زەختی ئەم منشورەشیان بەسەرەوە بێ مەجبورن بەشێ لە بەندەکانی ئەم منشورە بە زمانی خۆیان تێخزێنن لە منشورەکەی خۆیان قەیناکە باوا بکەن قەیناکە با پاشەکشیان بەسەرا داسەپێ خۆ لە دەسەڵاتی بورژواییش لە دەسەڵاتی جمهوری ئیسلامیەوە تاس بێنێ کۆماری خواز یا هەرچی لەژێر زەخت و فشاری کۆمەڵانی کرێکار و خەڵکا بن مەجبوریان کەی بە پاشەکەژێ لە بەرابەر ویستی کۆمەڵانی خەڵکە زۆر مثبتە بەڵام جیاوازە بێ بۆ چکردن بۆ جێخستنی من باوە بڵم هەم لە ناوە ئەبێ کاری زیاتر بکرێڵا من دێمە سەر دەرەوە لە ناوە من قسەکەمەوەی ئەڵان بەڕاستی ئەزانم ئەڵان ڕێکخراوی جەماوەری زۆری دیکە نەماوە بەڵام بۆ شوێنە کرێکاریەکان ناتوانن ڕاگەیاندن بدەن بڵێن ئەم منشورە مەسەرەن کارگەرانی فەرزکەین ئیران خۆدرۆ ماشێن سازی تراکتۆر سازی زەوباهەن فولادی مبارەکەمانە کارخانایەکی گەورە لێرە نەوت و پترۆشیمی بۆ ناکرێ ڕاگەیاندن بدەن بڵێن ئەم منشوری دەرچووە قسەی دڵی ئێمەش پشتیوانی لێ بکەن یعنی بچێتە نێو هەموو کارگاکان خەڵکی گەڕەکەکان ئەرەو کومیتانەی کە بوون کە بەشێکی کردویانە لە شاری سنە کردویانە لە بازجەیەکی دیکە کردویانە بازە ڕێکخراوی زانکۆکان و دیکە کردویانە دەنەچە ئەکرێ زۆر پانوبەرینتر کرێتەوە بپێ بەو ئاڵای مبارزاتیە بەدەستی شوێنە کرێکاریەکان گەڕەکەکان زانکۆکان بەڵێ قەیدناکە سمینار و کۆبوونشی لەجێ بیرە کەم و کوڕەکانیشی ببینرێ کارێ بکرێ بەرحاڵ ڕێک و پێکتریش بکرێ لایەندا بۆ بە تایبەت ئەمە ببێتە مەبنایەک بۆ پەیوەندیگرتنێکی زۆر تون و تۆڵتر بینی هەڵسوڕاوانی کرێکاری و هەڵسوڕاوانی چەپ و سوسیالیزم نێو ژنان لە نێو مامۆستایان یعنی ئەوەی ئێمە پێڵین شەبەکەیەک یا پەیوەندیەکی گەورەی بینی فعالین و هەڵسوڕاوان و ڕابەران دروست بکە لە دەوری زۆر جێگاکرێ کۆبوونەوە و جەلسە و ڕێکخراو دروست کرد تاوجەی بە دەرەواگرێتەوە ئەساسی بڵێ لە دەرەوە بە نەزەرم هەم وەکو هەڵسوڕاوانی چەپ و کۆمونیست چ ئەوانەی حزبیان هەیە چوانەی حزبیان نییە متەشەکلن یا متەشەکل نین و بەتایبەت هێزی چەپ و کۆمونیستەکانی کە لە دەرەوە کارەکەین و بەتایبەت ئێمە بەشێکمان ئەڵان حەوت جەریانی چەپ و کۆمونیستەیە شتێکمان هەیە بە نێوی شوڕای هەبکاری هێزی چەپ و کۆمونیستەکان بە نظرمە بێ خۆ بکەن بە ساحەبی
هەرواشە هەر دوێنێشەوەکە شوڕای هاوکاری هێزی چەپ و کۆمونیستەکانی ئێران کۆبوونیان بەوە هیچ پێشتر ڕاگەیاندیان داوە پشتیوانیان کردو قسە لەسەرەوە کراوە ئەمە شتێکی پۆزیتیوە هەر ڕەخنەیەکیش بێ هەر کەم و کوڕەیەکیش بێ لە کاناڵی خۆیەوە بەسەرنجامگا بەڵامە بە پشتیوانیەکی ئەمەلی زیاتری لێ بکرێت ئەجملە هەر کەس بە بەشی خۆی یا ئەم حەوجەریانی چەپ و کۆمونیست لە هاوکاری لەگەڵ یەکترە پشتیوانی بۆ کۆنفرانسێک بانگەوازکردن بۆ هەروە باسی کۆنفرانسێکیش مەترەحە باسی کۆنفرانسێکیش مەترەحە من بەش بە حاڵی خۆشم یەکشەمبێ ڕابردوو لە کلاپ هاوسێکە باسم کرد باسی کۆنفرانسێکیش مەترەحە هێزی چەپ و کۆمونیستەکان چۆ ئەوانەی وەکو ئەم حەوجەریانی چەپ و کۆمونیستن چاڵ سوڕانانێکی کۆمونیستی لەنێو ئەم حەو حزبەشانین بەڵام هەڵسوڕاو بوون بۆی دەرگیر بوون لەگەڵ ئەم پرۆژە لەگەڵ ئەم منشورە بازە حزبی چەپوی رادیکالی بازە حزبی چەپی دیکەگە رادیکالیش نەڵێن هەن پشتیوانیان لێ کردووە و زۆرێک نەهات زۆرێک شخصیات بەرحاڵ هەن من پێم وابێ ئەکرێ زۆر ژیرانە بە نامەڕێژی بۆ بکرێ کۆنفرانسێک بەرپا بکرێ لە حەولی ئەم منشورە هەم بۆ جێخستنی بۆ بەدەستێنانی حمایە دەلای ئەنواعی ڕێکخراوە ئەوانە هەم بەڕاستیش بۆ تەرحی هەر ڕەخنە و کەم و کوڕێکشێ تەکمیلکردنی لەگەڵ ئەو کەسانەی هەر نوێنەرانی ئەو بیزڕێکخراوەی کە لە داخلن بکەونەوە توێژ لەو بابەتەوە بۆ تەکمیلکردن بۆ ڕێک و پێکردن بە نەزەرم با ئەکرێ و بۆ جێبەجێکردنی هەرە مفادەش ئایا ئەم شوڕای هاوکاریە و هاوکاری ئەو هەڵسوڕاوانی چەپ و کۆمونیستی دیکەش کە دڵیان لەگەڵ منشورەیە ئەتوانن بە قەولی تۆ ستادێک هەیئەتێکی هەماهەنگێک بەوجود بێنن بۆ جێخستن بۆ ئەنواعی کارکە لە دەوریەکرێت هەموو ئەوانە ممکنە و بەنظەمە بێ و تەلاشە بکرێ ئەحزابانەش لە یەک نزیکن بە ڕەحمان ڕێک و ڕەوان ئەمەش باس بکەینەوە ئەحزابانەشی لە یەک نزیکن هەنگاو هەڵبگرن ئیتر بۆ یەکگرتنەوە بەڕاستی ینی ئەحزابێک هەن هاورە ڕەحمان حسێنزادە ئەحزابێک هەن لە تەفاسیل و لە وردەکاریە اختلافاتیان هەیە ئەو اختلافاتانەی ئەوان لە بین یەکترا هێنەوە چینە لەناو ئەحزابەکانی خۆشیانە لەگەڵ هاوڕێکانی خۆیان هەیەن بێ بە بڕای من ئێستا ئیتر لە ئەزانی ئەم هەنگاوانەی کە کۆمونیستەکان لە دەرەوە هەڵی ئەگرن و هەڵی هێنەوە ئەوانە ئەتوانێت دامێک و بڵین یەک دەفعی زۆر بە قووەتی ئەم جوڵانەوە بێ لە ناوەوە و ئەتوانێت بە معنای عملی نیشانی بدا کە بەڵێ ئەم منشورە کاریگەری گەورەی هەیە و خەریکە ئەو ستادە بۆ ڕابەریکردن و بۆ بەڕێوەبردن و بۆ بەشداریکردن لە ڕابەرایەتی ئەم جوڵانەوە باوا بڵێن ئەگەر ڕابەرایەتی دەرەوەش قبول نەکرێت لەلایەن ڕێکخراوەکانی ناوە با بەم احتیبارە بەم تعبیرە بیڵێ بەڵام وەزیفەیە ئەمە ئەشی سەرشانە نەگەوەی کە ئیمتیازێک بێت کە ئەمە بەشێکە لەو هەنگاوانە کە بە عەمەلی هەڵەهێنرێتەوە دەست پێشخەری بۆ بکرێت و تەسریعکرێتەوە ئەم پرۆسێ ئەمە ئەتوانم ئەمە باسێکی دیکەیە ئەمە پرۆژەی دیکەیە و لایەنی زۆری دیکە هەیە خۆ دیجارە هەرم منشورەی کە لەلایەن ئەم بیزڕەخراوە دراوە خۆشیان نێویان ناوە لانیکەم لە دەوری لانیکەمی خواستەکانی ئەمڕۆی کرێکاران و زەحمەتکێشان ئەکرێ هاوکاری ئەکرێ ستادێکی مشتەرەک بۆ جێبەجێکردنی هەموو ئەوانە بکرێت لە دەوری لانیکەم ناکرێ ئەحزاب لەگەڵ یەکێتی اتحاد بکەن و یەکەون ئەحزاب خۆدەزانی بەرنامە ئێستراتێژی سیاست سنەت تاکتیکی هەیە من ئەوە بە خەتی سوور نبینیم کە گویا هەر ناکرێت طبعا مثلا هەر ئەم جریاناتی چەپ و کۆمونیست کە لەگەڵ یەکتری هاوکاریەکەن بەزێکیان زۆر لێک دوورن بەزێکیان فەسڵی مشتەرەکیان لەگەڵ یەکتری نزیکە بەڵام ئێشتا کوێ بۆیە حەوت جریان و شوڕای هاوکاریچانەیە هەر کەسە ئێشتا کوێ جیاوازی سیاسی خۆی و تاکتیکی خۆی و سنەتی خۆی هەیە بەڵام باوجودیەوە ئاڵوگۆڕی سیاسی ئێران زۆر گەورەیە ئاڵوگۆڕی سیاسی کە بەڕێوەیە و هەرم پێنجمانگەمان دیوە و تازەمە گۆشەیەکێتی لە ئاڵوگۆڕێکی سیاسی کۆمەڵایەتی گەورەتر کە بەڕێوەیە بۆ ئێران بە نظرم ئەتوانێت تەسیر بکاتە سەر ئارایشی سیاسی ئەحزاب و جەریاناتیش کە بەرحەڵاقبەت بیر لەوە بکرێتەوە ینی منزورمە ئەگەر هەلومەرجی شۆڕەجێرانە
ئەگەر بە تایبەت ڕادیکالیزم و چەپگەراییەک لە نێو کۆمەلگای ئێراندا هەیە کە بە نەزەرم چۆن بڵێم ئێمە بەستەری پێڵین لە جەرگەی خەباتێکی چینایەتی و سیاسی کە ئێستا هەیە من پێم وابێ ترندی کۆمۆنیستی و چەپ و سۆسیالیستی زۆر قویە و ئەوە ئەتوانێت لەسەر ئەفکار و سیاست و بەرنامە و ئەقداماتی هەر خودی هەر جریانی چەپ و کۆمۆنیست تەسیر دابنێ و هیوادارم بتوانێت واقعیتەکوێ بەعضێک جریانی چەپ و کۆمۆنیست ئەلکتری نزیک کاتەوە بۆ نا ئەگەر ئەوە زەرورەتی بوو لە ڕاستای بەنەزەمە بێ هەڵوێستەکە ئەوە بێ ڕاستای بەهێزکردنی بزوتنەوەی کۆمۆنیستی و کاریگەری هەر کارێک پێویستە ئەحزاب لەگەڵ یەکتری بە هاوکاری تا چوزانم بە قەولی تۆ تێکڵاو بوون بیکەن بەڵام ئەوە بێ و هەلومەرجە بڕەخسێ زەمینەشی هەیە بەرحاڵ ئەبێت ببینرێ من یەک جملەم هەیە لەم بابەتەوە دقەیەک ماوە بۆ ئاخر قسەی تۆ یەک جملەم هەیە لەم بابەتەوە زانی ڕەحمان شۆڕش دیاردەیەکی دەرەکی نییە بۆ کۆمونیستەکان کۆمونیستەکان ئەبێ شۆڕش لە خۆ بگرن ینی نازان بە ئینگلیزی کەلیمەیەک هەیە لە ئینتەرنەڵایز ینی ببێ بە شتێک لە ذاتی وجودی خۆیان هەر کۆمونیستێک شۆڕش و ئاوگۆری شۆڕش جێرانە نەبێ لە وجودیا نەبێ بە بڕای من نەقسێکی گەورەی هەیە من پێم وابێ ئەمڕۆ ڕۆژگاری ئەوەیە کە ئەمە دەرکەوێ ئەم شۆڕش جەری بوونە لە بڕیارمانە لە هەنگاومانە لە کارمانە لە مبادرەمانە دەرکەوێت دقەیەک ماوە منش قسەکەمەوەیە ئەوەی پێڵێن مارکسیزم ئەوەی ئێمە پێڵێن کۆمونیزمی کاریگەری ئەوەی پێڵێن کۆمونیزمی رادیکال دقیقەن هەرە قسەیە پراتیکی انقلابیە پراتیکی شۆڕش جێرانەیە کولی کۆمونیزم عاقبەت ئەگەر ڕەخنەیەکی کاریگەری دژی سەرمایه‌دارە بۆ ئەوەی سەرمایه‌داری و ئەو نظامە نەمێنێ خۆ هەر بە قسەکردن و هەر بە بەرنامە نووسین و هەر بە مانیفێست نووسین نییە خودی مارکس و ئەنگلس کە مانیفێستیان نووسی بەڕاستی 100 بەرابەری ئەوە بۆ پراتیکی شۆڕەجێرانە تێکۆشان و نەتیجەکەی ماندی پراتیسیێنی گەورەی شۆڕەجێر خودی لەنین بوو لە ڕاستی حرەکەتێکی گەورەی کە شۆڕشی کرێکاری بوو و لەو بینەدا وایە زۆرێک مەرزەکانی پێشوو فەرقیان کرد زۆرێ هێڵ کێشیەکانی پێشووتر فەرقیان کرد منیش پێم وابێ ئێمە لە کۆمەلگای ئێرانە لە دەورەی شۆڕەجێرانەیە بەسەرەبین بەرەو من ئەوام بەش بە حاڵ خۆمتووە ئەو بزوتنەوە پێنجمانگەی کە هەیە کە زۆر نێوی لێبین هەم بزوتنەوەیەکی گەورەی سەرنگونی خوازانەیە کە لە ناو خۆیدا زۆر فاکتۆری شۆڕەجێرانەی کۆمەڵایەتی هەیە کە لە ڕێڕەوی ئەوەیە کە ئێمە بتوانین شۆڕشێکی کۆمەڵایەتی شۆڕشێکی کرێکاری سازمان بدەین جا بۆ ئەوە بەڵێ کردەوەی شۆڕەجێرانەوەیە کاری شۆڕەجێرانەیەوێ ئێرادەی شۆڕەجێرانەوێ ئێمە بەش بە حاڵی خۆمان ئەمانەوێ ئەوە جێبەجێ بکەین هیوادارم تیان موفق دەی زۆر باشە دەست خۆش بە دقەی ئەخیری بەرنامەکانمان گەیشتین بۆی لە سعاتێ تێنەپەڕە لێرەیە تەواوێکین دەست خۆش بێ و زۆر کاتی تۆ بینەر و بیسەر شاد هەربژی کاتێکی خۆش بەڵێ ئازیزان و خۆشەویستان بەم جۆرە بەرنامەی ئەم ڕۆژمان کۆتاییدی ئەم بەرنامەیە تۆمار کراوە و بە ڕاستەوخۆ سعات 9 بە کاتی کوردستان ڕۆژی پێنجشەممە 23/2/2023 پێشکەشی ئەوەی ئازیز کرا تا یەکتر دیتنەوەی تر شاد و کامران بن